بەڕنامەی ترافیک ئەم جارە لە ئیدارەی سەربەخۆی سۆران دەبێت باس لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و گۆڕانکاریەکانی سیستمی هاتوچۆی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکات. لەژێر چاودێری وەزیری ناوخۆی حکومەتی هەرێمی کوردستان بارەگا و سیستمی نوێی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئیدارەی سەربەخۆی سۆران کرایەوە. ترافیک باس لە گرنگی و گەورەبوون و زیادبوونی بەشەکانی هاتوچۆی سۆران دەکات و کاریگەری لەسەر خەڵکی و دەڤەرە ڕوون دەکاتەوە. بەرەبەیان و ئەفسەر و کارمەندان ڕوو لە بەڕێوەبەرایەتیەکە دەکەن. لێرەوە ترافیک دەست بە دۆدەچوون دەکات. لەگەڵەوە گۆڕانکاریانە چیتر هاوڵاتیانیە و ناوچە ڕوو لە شاری هەولێر ناکەن کە ئەمەش گەورەترین سوود بە دانیشتوانەکەی دەبەخشێت. لە پاڵ گۆڕانکاریەکان باس لە چۆنیەتی بەڕێوەچوونی مامەڵەی هاوڵاتیان دەکەین و ڕێکارەکانیش نیشان دەدەین هەنگاو و پێداویستیەکانی هاوڵاتیان بۆ سوودوەرگرتن لەم سیستمە چییە؟ دەمانوێت بزانین چی کراوە بۆ ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان و دابینکردنی خزمەتگوزاریەکانی بواری هاتوچۆ لە کاتێک لە ڕابردوو خەڵکی و ناوچانە دەبوو بۆ بچووکترین کار ڕوو لە هەولێر بکەن بەڵام ئێستا لە دەڤەرەکەیان هەموو خزمەتگوزاریەک هەیە. سەرەتا دەچینە لای بەڕێوەبەری هاتوچۆی ئیدارەی سەربەخۆی سۆران ئەو باس لە خزمەتگوزاریەکان دەکات. لە سەردانی مەیدانی بەڕێز وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دەوەری سۆران لە ساڵی 2019 بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیەکانی دەوەرەکەمان بڕیاری دا بە تەواوکردنی بارگای بەرەبەرایەتی هاتوچۆی سۆران کە بەهۆی قەیرانی دارایی پێشتر ڕاگیرە بوو بەڕێزیان بڕیاری دا گۆژمەی پێویست بوو ئەو تەواوکردنی بارگای بەرەبەرایەتیەکەمان تەرخان بکرێتن. ئەوە بوو لە ساڵی 2020 بارگای بەرەبەرایەتیەکەمان لە کوتاییەکانی ساڵی 2020 تەواو بوو. یەکەم هەنگاو کە ئێمە هاتینە نەوە بارگای بەرەبەرایەتیەکەمان بڕیارماندا بە گواستنەوەی بەشی پشکنینی چاو لە بەرەبەرایەتی تەندروستی بە هەماهەنگی لەگەڵ بەڕێزیان بۆ ئەوەی زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەن. یەک لە کێشەکان و گرفتەکانی سۆران پێشتر پشکنینی چاو بوو لە ناو بینایی نەخۆشخانەی فریاکەوتن کێشە و ئەزمەکی زۆر بۆ هاوڵاتیانی دروست کرد بوو. بەڵام کە هاتنە ناو بەرەبەرایەتیەکەمان ئێمە ڕۆژانە 4 ڕۆژ پشکنینی چاو دەکەین ئەو کێشەیە لە هاوڵاتیان بۆ هاوڵاتیانی سۆران چارەسەر بوو. دوام بڕیارماندا بە گواستنەوەی گۆراپانەکانی تاقیکردنەوەکانی مۆڵەتی شوفەری. طبعا گۆراپانی تاقیکردنەوەی شوفەری پێشتر نزیکە 3 کیلومتر لە بارگای بەرەبەرایەتیەکەی دوور بوو. بۆ ئەوەی ڕۆتینیات کەمتر بیت هاتوچۆی هاوڵاتیان کەم بکەینەوە بڕیارماندا گواستمانەوە ناو بارگای بەرەبەرایەتیمان. لە ساڵی 2021 جناب وەزیری ناوخۆ بخۆ سەردانی بەرەبەرایەتی هاتوچۆی سۆرانی کرد بڕیاری دا بەکردنەوەی بەشی تومار لە ناو بارگای بەرەبەرایەتی هاتوچۆی سۆران. لەگەڵکردنەوەی ئەم بەشە هاتوچۆی هاوڵاتیان بۆ نوکردنەوە و بەناوکردنی ئۆتۆمبیل پێویست نەکرد سەردانی هەولێر بکەن. لە ساڵی 2020 دوو بەشە دیکەمان لە ناو بەرەبەرایەتی هاتوچۆی سۆران کردەوە. یەکەمیان بەشی مۆڵەتی ئەلکترۆنی بوو. دوام کە لە مانگی 8 2023 کردنەوەی بەشی مۆڵەتی نێودەوڵەتی بوو. طبعا گواستنەوە و کردنەوەی ئەم بەشانە بوویتە هۆی ئەوەی کە یەکەم کاتێکی زیاتر بۆ هاوڵاتیان بگەڕێتەوە پێشتر پێویست بوو سەردانی هەولێر بکەن. دوام لە ڕووی گۆژمەی دارایی پارێکی کەمتر لە هاوڵاتیان دەڕواتن. ئێمە ئێستا لە ناو بارگای بەرەبەرایەتیەکەمان زۆرینەی بەشەکان کرایەوە نوێکردنەوەی تابلۆی ئۆتۆمۆبیل بۆ نوێکردنەوەی سالیانە بۆ
بەناوکردنی ئۆتۆمۆبیل پێویست ناکاتن سەردانی هیچ باشێکی دیکە بکات هەموو لە ناو بەرەبەرەتیەکەمان دەکرێتن سپاسی بەڕێز وەزیری ناوخۆ دەکەین و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بە دابەزاندنی ئەو دەسەڵاتانە بۆ ئیدارە سەربەخۆوەکان چونکە کاراسانیەکی یەکجار زۆر بۆ هاوڵاتیەکانی ما هەموو ئەو کاراسانیانە هەم لە ڕووی کات بۆ هاوڵاتیەکان دەگەڕێنەوە هەم قەلەباڵغ لەسەر ڕێگابانەکان کێم دەکەتەوە قەلەباڵغ لەسەر بەرەبەرەتیەکانی تەر وەکو بەرەبەتی هاتوچۆی هەولێر کێم دەکەتەوە و گۆژمەکی دارایی زۆریش بۆ هاوڵاتیان دەگەڕێنەوە. لێرە خزمەتگوزاریەکان پێشکەش بە ژمارەی زۆر لە سەردانی کەران دەکرێت. بەڕێوەبەری بەشی تۆمار بۆ ترافیک باز لە ڕێکار و گۆڕانکاریەکان دەکات. پێشەکی زۆر سوپاسی حکوومەتە هەرێمی کوردستانکەن بەڕێز وەزیری ناوخۆ و ئەو بەشە لێرە کرایتەوە و بەشی تۆمار بە ناوکردنی ئۆتۆمبیل و نوکردنەوە ساڵیانە. طبعاً پێشتر ئەو بەشە ئەو خزمەتگوزاریە لێرە نەبوو دەبا خەڵکی ئەو منتیقە ئەو دەڤەرە بچووبەوە هەولێرێ سەبارەت ئەو شتەی طبعاً تەکالیفی زۆرتر بوو مەصرفی زۆرتر بوو ڕێیەکە دوورە احتیمال هەبووە خوانەکە تووشی حادسە بوو بەس شکر بۆ خودێ ئەو بەشە لێرە بووەوە و خەڵکێکە ئەتوانی زۆر بە ئاسانی لێرە معامەتی خۆ بەڕێکات سیارەی بەناوی خۆ بکات نوکردنەوە ساڵیانە دەگەر گۆڕینی تابلۆ هاوڵاتیان ئەوێستین سەردانی دایرەی مەکەن بەشی تومار دەبیت یەکەم جار ئەشیای مسەمسەکاتی خۆ ئەسلیان پێبیت نیشتیمانی دەگەر زانیاری دەگەر ڕسمەکی و لەگەڵ گرێبەستی ئەلکترۆنیان پێبیت بۆ ئەوەی معاملەتیان بە ئاسانی بەڕێکرێت لەو هەنگاوە گرنگانە کە لێرە بوویتەوە هوبەی تابلوەکان طبعاً پێشتر تابلێتمە ئەبوونیت ئەلمانی چارگوشەون بەسستا تابلوی نوێ هاتینە بەشی تۆمار خەڵکەکە ئەتوانی زۆر بە ئاسانی تابلوەکانی خۆ بگۆڕیت پێ ئەوە بیشتە هەولێرە بگۆڕیت لێرە ئەتوانی لە بەرەبەتی هاتوچووی سۆران لە بەشی تۆمار هۆبەی تابلوەکان تابلوی نوێ شێوازی ئەلمانی نوێ بگۆڕیت. گوتەبێژی هاتوچۆی سۆران باز لە ڕایکردنی مامەڵەکان دەکات. دوای دەست بەکاربوونی کابینی نوێمی حکوومەتی هەرێمکەوە دەست بەکاربوونی بەڕێز وەزیری ناوخۆ یەکسەر بڕیاری ئەوەیدا کەوە باڵەخانەی نوێی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران تەواو بکرێتن. مژدەیەکی خۆشی بە خەڵکی دەڤەرەکەدا کە کردنەوەی بەشی تۆماری ئۆتۆمبیل بوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ خەڵکی سۆران بۆ ئەوەی لە کاتی بەناوکردن لە کاتی نوێکردنەوەی لە کاتی تابلۆ گۆڕین یان لە کاتی بەسەرچوونی سەنەوی سەردانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر نەکەن ئەو ئیش و کارانە لێرە بکەن کردنەوەی ئەم بەشە چەند سوودێکی بۆ خەڵکی دەڤەرەکە یەکیان لەوەی خەڵکە لە ڕووی مادیەوە مەسەرەن ئەو مەسروفاتەی کە لێرە دەچوە هەولێری بۆ بەناوکردنی ئۆتۆمبیل یان نوێکردنەوە لە ڕێگا کێشە بوو زۆر وەها لە ڕووی زیان و یان ڕووداوە مەسەرەن خەڵکێک لێ لەوانەیە بۆ بەناوکردنی ئۆتۆمبیلێک یان بۆ سەنەویەک یان بۆ کارێکی پەنجەمۆر دەچوو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لەوانەیە لە ڕێگادا تووشی ڕوودا دەبوو تووشی کارەسات دەبوو دوای دەست بەکاربوونی ئەم بەشە دوای ڕەزامەندی بەڕێز وەزیری ناوخۆ لەسەرکردنەوەی بەشی مۆڵەتی سیستەمی ئەلکترۆنیکەوە لە پارێزگاکان کرا دوای یەکەم سنوور ئیدارەی سەربەخۆی سۆران بوو کەوا ئەو سیستەمە نوێ سیستەمی ئەلکترۆنی بۆ مۆڵەتی شوفێری بدەین بە خەڵکەکە ئەوەش هەنگاوێکی گرنگ بوو بۆ ئەوەی خەڵک ئەو سیستەمە نوێ بەکاربێنی کەوا مۆڵەتێکە چەند ئیجراعاتێک دەکرێتن سیستەمەکەی نوێە کوالیتیەکەی باشە لە دوو ئەوە
دوای داواکردنی سەرپەرشیاری ئیدارەی سەربەخۆی سۆران و هەروە بەڕێوەبەری هاتوچۆی سۆران بۆ کردنەوەی هۆبەی مۆڵەتی نێودەوڵەتی بۆ خەڵکی ئیدارەی سەربەخۆی سۆران لەبەرەوەی بە حکومیەوەی سنووری سەوە دەکەوێتە دوو سنووری هەیە لەگەر دوو وڵات لەگەر وڵاتی ئێران کە مەرجی نێودەوڵەتی حازمەوە ئێستا بەهۆی کرانەوەی مەرجی نێودەوڵەتی زێت خەڵکی ئەو سنوورە زۆربەی سەردانی ئەو دوو وڵاتە دەکەن بە ئەوی مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتیان پێبێ لەو وڵاتانە ئۆتۆمبیلی خۆیان ببنیان لەوێ ئۆتۆمبیل لێ دەخورن بە خۆشحاڵی و ڕزامەندی وەزیری ناوخۆ وەرگیرا بەکردنەوەی ئەم بەشە ئێستا لە ماوەی لە 3 هەژبووکەوە ئەم بەشە کەتەوە کار ئێستا لێرە ئەکەسەکە مۆڵەتی شۆفێرەکە پێویست بۆ نێودەوڵەتی پێویست بۆی ناکە بچیتە پارێزگای هەولێر بۆ مۆڵەتەکە کەوا چەند ڕۆژێک تاقی دەبکە ئەوڕۆ هاوڵاتێک دەچوو پێیان دەگوت دوو بەیانیان سێ بەیانیان ڕۆ هەفتەی داهاتوو وەرەوەریگرەوە بەڵام ئێستا لێرە لە ناو بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران دروست دەکرێت و بە ماوەی کەمتر لە نیو سەعات مۆڵەتەکەی تەواو دەبێ وەرگیتەوە ئەمەش هەمووی دەستخۆشیە بۆ سەرۆکی حکوومەتی هەرێم کوردستان و سەرپەرشتی کابینەی نوێم وەروەها بەڕێز وەزیری ناوخۆکەوە چەند ئاسانکارێک و چەند هەنگاوی نوێ و چەند مژدەی خۆشی بە خەڵکی ئیداری سەر لە ئایندە ئیشەڵا شتی باشتریش بۆ ئیداری سەربەخۆی سۆران دەکرێت. سەبارەت بە سیستمی مۆڵەتی ئەلکترۆنی و شێوازی تازەی دەرهێنانی مۆڵەت بەڕێوەبەری ئەو بەشە دەبینین. ئەو هەوڵاتیانە سەردانی بەڕێوەبەرەتی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن بەشی مولات بوو دەرهێنانی مۆڵەتی شوفێری ناسنامەکانی خۆیان پێشکەش بە ئێمە دەکەن ئێمەش تەماشا دەکەن ئەگە شوێنی دانیشتن و کارتی زانیاریان سەر بە ئیدارەی سەربەخۆی سۆران بیت دەتوانین مامەڵەکانیان بەڕێ بکەین هەروەها دوای ئەوە تەماشای تەمەنەکەی دەکەن ئەگە تەمەنەکەی گەشت بیتە 18 ساڵ و شمولیەوەی بگوت کە مۆڵەتی شوفێری دەربینیت ڕەوانەی وەرگرتنی فۆرم دەکەین لە ژمارەیەک دوایەوە کە فۆرمەکە وەرگرت دێتە بەردەم ئەفسەرانی مڵات لەوێن دەری پشکنین بۆ فۆرمەکەی دەکەن و ڕەوانەی لیژنەی پزیشکی دەکرێن بۆ پشکنینی چاو و جەستە و دەرونی لیژنەی پشکنینی پزیشکیش هەر لەناو بۆرەگای بەڕێوەبەرەتیدا دوایەوە کە گەڕانەوە لە لیژنەی پزیشکیش کێشە و کەموکورتێک لە فایلەکەی دانا بوو نورای میکانیک بووی دەنووسین هۆڵی میکانیکیش هەر لەناو بۆرەگای بەڕێوەبەرەتیدا ئەوەش جێگای دەستخۆشیە بوو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە کاروبارەکان ڕێگرستەوە کردە بە سیستەم و دیژیتالی دوایەوە کە لە میکانیکیش دەرچوون دێن لە ڕقم یەک نورای تڕا دەگرن تاقیکردنەوەی تڕاش تاقیکردنەوەی ڕەمپە گەڕاش لەگەڵ ڕقم هەشت لە ڕۆژانی دووشەمە و ڕۆژانی چوارشەمە ئەنجام دەدرێن و سڕان بوو دادەنێن و لە مەوعدی خواندن تاقیکردنەوەی خۆیان دەکەن دوایەوە کە لە میکانیک دەرچوون لە تاقیکردنەوەی تڕاش دەرچوون دەمینتەوە خولی سەرشەقام و تاقیکردنەوەی ناوشار ئەگەر تاقیکردنەوەی ناوشاریش دەرچوون و سەرکەوتوو بوون دێنەوە ناو بۆرەگای بەڕێوەبەرەتی لێرە لە سیستەم تومۆری زانیاریەکان دادەنیشت و پەنجەمور و ڕەسم و بەسمەی دەگرین و مۆڵەتەکە پێشکەش دەکەن ئەگەر ئەو هەوڵاتیانەی کە زیرەک بن و لە هەموو تاقیکردنەوەکان سەرکەوتوو بن بە یەک جۆر دەربشن دەتوان لە خیلالی هەفتەیەک هەتا دوو هەفتە مۆڵەتەکانیان تەواو بکەن بەڵام ئەوانەی کە دووە دەخرێن هەفتەی پاشتر تەواو دەکرێن. ئێرە بەڕێوەبەرەتی هاتوچووی ئیدارەی سەربەخۆی سۆرانە بەشی مۆڵەتی شوفێری حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێم بەڕێوەبەرەتی هاتوچووی سۆرانی کرد بە ئەلکترۆنی وەکو گشت بەڕێوەبەرەتیەکانی تر کرا بە سیستەمی ئەلکترۆنی هاوڵاتیان کە سەردانی بەڕێوەبەرەتیمان دەکەن بوو نوێکردنەوەی مۆڵەتەکانیان یەکەم شت دێن لە فۆرمێک پڕ دەکەنەوە دوای دێن سەردان بەش دەکەن نمایشی بەردەم ئەفسەرانی مۆڵات دەکەن وردبینی بوو
ناسنامەکانیان دەکەن دوای دێتە لێرە بلیتێک دەبڕیتن بلیتی سڕە کە بلیت بڕی بلیتێکی بدەمە بلیتێکە تومۆری زانیاری لێرە سیستەمە هەموو خەڵک بە سڕە و بە بلیت ڕێبەڕێ دەکرێن لێرە شوێنی دانیشتنمان هەیە هاوڵاتیان لێرە چاوەڕێ دەکەن شوێنی دانیشتن هەر کەس بە بلیتی خۆی ئیشەکانی خۆی جێبەجێ دەکات هاوڵاتیان کە لە لژنەی پزیشکی گەڕۆنەوە فۆیلەکانیان تەواو بوو دوای وردبینیکردن دێن لێرە ئەگە سڕان هات لەسەر سیستەمدا دانیشتن ئێرە پێی دەرێن تومۆری زانیاری گشت زانیاریەکانی کەسەکە داخل دەکرێت لە سیستەمەکە و کە تومۆری زانیاری تەواو کرا دوای دەچینە وردبینی دوای داخلکردنی تومۆری زانیاریەکان ئەگەر هیچ کێشە نەبوو دێتە وردبینی لە وردبینیش وردبینێکی کامل بوو ئەو پرۆسا دەکرێتن ئەگەر هیچ کێشە و گیر و گرفتێدا نەبوو ڕەوانای مێدیکال دەکرێت لە مێدیکالیش پشکنینی پزیشکەکەی وردبینی بوو دەکرێتەوە داخلی سیستەم دەکرێت دواتر دێتە ژمێریاری حسابات لە ژمێریاریش فۆیلەکەی پشکنی بوو دەکرێت ئایا موڵەتەکەی بەسەر چووە بەسەر نەچووە ئەگەر بەسەر چوو بێ سزاکانی بەسەرچوونەکەی بوو دەکرێت و ئەگەر نەش تەنها ڕسوماتی نوێکردنەوە بوو دەکرێت دوای ژمێریاری دێنە وردبینی ژمێریاری وردبینیەکی کامل بوو دەکەینەوە ئایا ڕسوماتەکان بە تەواوی لێوەرگیرانە ئەگەر کەم بیت دەگەڕینەوە تەواو دەگرێت ئەگەر زیادەش لێوەرگیرە بیت بوو خاوەنەکەی دەگەڕینەوە لە دوای وردبینیکردنیش دێنە موڵەت شوێنی تەبع کە لێرە هەموو کارەکان تەواو کران ڕەوانای ژووری تەبع دەکرێت هەر کاتێک پرۆسەکە تەواو بوو دێنە ژووری چاپکردن ئێرە ژووری چاپکردنە مامەلەکان ڕەوانای ژووری دەکرێن ئەوە سیستەمی چاپە لە ژووریە کە سیستەمەکە تەبع بوو ماوەی 5 خولەک هەتا 10 خولەک کارتەکان تەبع دەکرێن و دێنەوە کۆمپیوتەری کوالەتی ژووری لێرە وردبینێک بوو کارتەکە دەکەن ئایا کارتەکە تەواوە هیچ کێشەی تێدا نیە شکانی تێدا نیە یان ناوەکان و ژمارە هەموو شتەکان تەواوە ئەگەر تەواو بوو ڕەوانای دەری دەکەین و ڕادەستی خەوانەکە دەکەین هەر کاتێک لە ژووری چاپ کوالەتی ژووری بوو موڵەتەکە کرا دێتە سیستەمی پێدانەوە لێرەش هاوڵاتیەکە بە نورە دێن موڵەتی خۆیان وەردەگرنەوە هەر کە نورەی وەرگرتنەوەن هەر لێرە موڵەتەکانیان تەسلیم بە خەوانەکەی دەکردنەوە دەبێت بەخۆش ئامادە بیت بۆ وەرگرتنەوە و یەک تەوقیع دەکرێت لێرە بە دەستی خۆی ئیمزا دەکرێت و تەسمیل بە خەوانەکەی دەکەینەوە پێشتر موڵەتەکان ناویان موڵەتی تایبەت بوو لەگەڵ موڵەتی گشتی بەڵام ئێستا بوویتە حرف وەکو وڵاتانی دەوروبەر بوویتە بی و سیوەن و دیوەن موڵەتی بی کەواتە موڵەتی تایبەتی دەتوانیت ئۆتۆمبیلی تایبەت گشت ئۆتۆمبیلی تایبەت لێ بخورێت حتا پیکابی دەبل و تاکیش لێ بخورێت بەڵام موڵەتی بی و سیوەن و دیوەن کە پێشتر عمومی پێدەگوتران گشتی بی و سیوەن و دیوەن دەتوانێت ئۆتۆمبیلی تایبەت لێ بخورێت دەتوانێت ئۆتۆمبیلی پیکاب دەبل و تاک حتی ئۆتۆمبیلی 16 نەفەریش لێ بخورێت دەتوانێت حتی ئۆتۆمبیلی بارەرگەر 7.5 لێ بخورێت ئێرەش هوڵی تاقیکردنەوەی میکانیکە ئەو هاوڵاتیانەی سەردان دەکەن بۆ تاقیکردنەوەی میکانیک لێرە چاوەڕێ دەکەن حتا پرسیارەکان پێشکەش دەکرێن و لیژنەی تاقیکردنەوە لێرە تاقیکردنەوە بە هاوڵاتیان دەکرێت
سەبارەت بە گۆڕانکاری و خزمەتگوزاریەکانی هاتوچۆ و ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان سەرۆکی دارەی سەربەخۆی سۆران دەبینین. طبعا ئەگەرە تەصنیفی بکەین لە بابەتی ڕێگاوبان و پرۆژە خزمەتگوزاریەکانمان هەیە، بابەتی کارجێر و ئیدارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانیشمان هەیە. ئەوەی کە پەیوەستە بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانێکێک لە ئامانجەکانی هەبوونی ئیدارەیەکی سەربەخۆ ئەوە بوو کە ڕۆتینیاتی خەڵک کەم بکرێتەوە و کەمترین خەڵک سەردانی دەرەوەی ئیدارەی سۆران بکاتن بۆ ڕایکردنی ماماڵەکانیان. ئەوە هۆکارێکە لەوەی کە هەم بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ خەڵەبارغیش لەم ڕێگایانە و هەم بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیانیش ئێستا بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران زۆربەی ئەو معامڵاتانێک کە پێشتر لە پارێزگای هەولێر دەکران هەموو لێرەکانە بە شێوەیەکی سیستەماتیک دەکرێتن کە وەزارەتی ناوەخۆش و حکوومەتی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانی یەکێک لە بەرنامە هەر سەرچەکانی ئەوە بوو کە ڕۆتیناتی خەڵک کەم بکاتەوە ئاسانکاری بۆ خەڵک بکرێتن. ئەمە بەنسبەت بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و ئەو تیمێک کە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانیش کار دەکەن زۆر ینی بە شەونخوونی کار دەکەن و بە شێوەیەکی ئەو سیستەمەی کە بۆیان دادراوە زۆر بەڕێکوپێکی جێبەجێ دەکەن بۆی بتوانن بە باشترین شێوە خزمەتی ئەو هاوڵاتیانە بکەن. ترافیک هەموو گۆڕانکاریەکان و شێوازەکانی بە هاوڵاتیان دەناسێنێت. پێشترەوە بەڕێوەبەرایەتیە لە بینای کرێدا بوو. ئەمڕۆ خاوەنی پێشکەوتوترین باڵەخانەی خۆیەتی کە باشترین خزمەتگوزاری تێدا بۆ هاوڵاتیان دابین کراوە. لێرە تەواوی خزمەتگوزاریەکان دابین کراوە. مامەڵەکان بە شێوی ئەلکترۆنی و بە پێشکەوتوترین سیستەم ئەنجام دەدرێت. هەموو گۆڕانکاریەکان بۆ خزمەتکردنی هاوڵاتیان فراهم کراوە. دانیشتوانی هەموو قەزا و ناحێ و گوندەکان لێی سوودمەند.